ئەو کەسانەی ئەم هەنگاوانیان لەگەڵ هەڵ نەگرتین وەکو کۆمەڵ و ئەوانەی بزوتنەوە بۆ نمونە نەیانتوانی 100 کەس لەو شاخ و چێوانە جێگا بکەنەوە لەبەر ئەوە بوو بە تەئکید کە ئێران ئەیویست هەموو شتێک خونسا بکاتەوە. ئێمە کە تەمەڕودمان لە ئێران کردبوو بە دەرەجەی ڕئیسی ئەو خەنجەری لە پشتمان درا هی ئێران و یەکێتی بوو و یەکەمین دەرسێکیش کە پێویستە هەمومان لێوەی وەریگرینەوە ئەوەیە کە ڕابوونی ئیسلامی کوردستانی پێویستی بە چەند شتێک هەیە. یەکەم پێویستی بە دید و تێڕوانینێکی فکری قوڵتر هەیە، عقائیدی مهمتر هەیە، ڕەسەنتر هەیە و خەڵکی لەسەر پەروەردەکە. دووهەم بشدانێ کە اعتیمادکردنە سەر خۆ و زاتیەتی خۆ دوای خوای پەروەردگار زامنی گەورەی ئازادی سەربەستی و سربەخۆی بڕیاری خۆمانە و دڵنیاش بن لەوە کە اعتیمادکردنە سەر هێزی خۆمان دوای خوای پەروەردگار شتێکە نامان فەوتێنێ. خەڵکانێک دائیمە بەو سۆز و عاتیفەیە و لەگەڵمان دێن بەو قەناعەتە عقائیدی و فکریانەوە لەگەڵمانەکەونە ڕێ ئامادەشن کە ڕوحی خۆیانمان بدەنێ، ئامادەشە سەرۆت و سامانیان بخەنە ئەم ئیشەوە، کات و پسپۆڕی خۆیان هەمووی بکەنە وزە ورەیەک لەم ئیشە بەگەڕی خەن. بەڵام ئەو کەسانی کەوا بزانن جیهادی ئیسلامی و گۆڕانکاری ئیسلامی وا ئەبێ کە لە ژێرباڵی پارتی وێچێتی هەبێ مستحیل لە ڕۆژێ لە ڕۆژان بگەن بەو هیوە ئاواتە ظاهرا والله تعالى أعلم، چونکە تاغوتانی پارتی وێچێتی هیچیان نەمێنێ 5,000 سنەڵ بابڕی شەقاویان هەرمێنێ بکەوێتە گیانی ئەو مسلمانان ئەگەر 200,000 کەسیش بن دەرەقەتی و 5,000 شەلاتی و شەقاوێنیان مادام ئەوان چەکدارن و مسلمانەکانیش بێچەک. لەبەرەوە وا تەسەورەکەم کە ئیعادە نەزەرێک بکرێتەوە، خەڵکی تەماشای وەزعی خۆی بکاتەوە. ئێمەش لە زەمنیە هەروەها ئێمەش لە برانی ئەنسارە و بۆ جوند هەروەها دوای ئەوانیش و هەرچی شتێک کە دروست بووە زۆر حەقی خۆیەتی کە مراجعەیەکی ئاقلانەتر بکەینەوە، وزەکان سەر لە نوێ کۆ بکەینەوە. ئێمە وای بۆ ئەچین کە کوردستانیانە بیرکردنەوە شتێکی باشترە وەک لەوەی کە عێراقیانە بیرکەینەوە هەروەکو مافێ وەری بگرین، چونکە ظاهرا ئێستا سەرەتای قۆناغێکی تری دەبەڕێگراچوون و بربەستێکی نەفسی ترە لە نێوانی شیعە و سوننیە لە ناوچەکەیان ڕووەدا، خوێنی زۆر کەوتۆتە بەینیان، یەکتریان زۆر تەهجیر کردووە، زۆر زەحمەتە شیعە و سوننی سەر لە نێوەک و جاران لەسەرمان ئیتیفاقکەنەوە لەگەڵ حیزب و حکوومەتێکە بێنەوە سەر ناوچەی کوردستان. لەبەرەوە ئێمەش ئەوەندەی کە لەگەڵ ئەو عەرەبانەی عێراقیە هەڵسوکەوت و ڕەفتارمان کردووە، ئێمە هەر کابرای سەردەشتی و سەرپێڵی زەهاو لە ئێمە نزیکتر بوو وەک لە کابرای بەغداد و موسڵ و ڕۆمادی. لەبەرەوە ئازان تەجروبەی ئیمارەتە ئیسلامیەکانی خۆمان تەجروبەیەکی دەوڵەمەندە، نزیکە لێمانەوە، حەدیث و عەهدین هەموو لەگەڵیا، ڕەسمیان ماوە، هەموو وەسائقەکانیان ماوە. لەبەرەوە ئەمە جێی خۆیەتی دراسەی بکەینەوە سەر لەنوێ وەک لە میدیا و کەیخسرە و زوحاک و کاوە، یان بینە سەر شتێکی مەجهول و ئابزانین دروستبوونی ئیمارەتی تالیبان بۆ ئێمە نمونە و قودوەیە تاکو وەکو ئەو بکەینەوە، یان بلکین بە عەرەبی عێراقیەوە و بزانین کە لەوانەوە هێز و قووەتێکمان ئەمجارە بۆ دروستە بێت.